من لەگەڵ ئازادی ڕادەربڕینم لەگەڵ ڕاگەاندنم و لەگەڵ ئەوەم کە ڕاگەاندنەکانی کوردستان کاری جدیان کردو و کاری باشیان کردو بۆ گاندنی حقیقەت، بەڵام بەداخەوە هەندێکیان نامەسوولانە کاریان کردووە. ئێمە لەبەرەوە بڕیارماندا کە لەبەرەوەی سنوورەکەمان سنووری شەڕە نەهێڵین کامێرەکان بچێتە هەندێک جێگە و هەندێک لێ دوانیان لێ منەکەین. بەڕاستی خەڵکێ بانکراوە قساکە خۆی وا پیشانەدا کە قیادەی هێزێکی کوردیەکە بۆ لێدان و تۆپبارانکردنی دووز و کە لە ڕاستیامانە هیچ شتێکی وا ڕووی نەداوە و ئەو هێزی کە تۆپبارانی کردو نەکوردە و نەخۆبەخشە و نەپێشمەرگەشە. ئەو شوێنێشی کە تۆپبارانەکەی تیاکرێ شوێنی داعشەکانەوە کێشەیەکە لە نێوان داعش و حەشدی شعبی ئەوانیانەوە بیانەوە بدۆزنەوە، نابێ ڕاگەاندنی ئێمە ئەو بیانویان باتێ. بۆیە ئەمڕۆ ئێمە قەرارماندا کامێرەکان نێڵین بگاتە شوێنی سەنگەرەکانمە. بەڕاستی ئێمە شوێنماندایاناوە بۆ ڕوبەڕووبوونەوە ناکرێ کامێرەکانەوە بگەێن بەو شوێنانی کە لە بەرەمبەرمان خوا نەکردان ڕۆژێک لە ڕۆژان بیانەوە پەلامار بدەن.